پشکنینێکی جیاواز بۆ هەڵسەنگاندنی ئاسنی لەش کە بۆ یەکەم جارە لە تاقیگەی پسپۆڕی تاوەری تەندروستی سمارت بەردەستە. Soluble transferring receptor پشکنینێکی گرنگە بۆ دیاریکردنی PAC لەش بە ئاسن. ئەوەی کە soluble transferring receptor لەگەڵ پشکنینەکانی تری ئاسن جیاکاتەوە ئەوەیە کە هەموو پشکنینەکانی تری ئاسن وەک فێریتینیان TIBC transfer saturation ئەگەری هەیە کاریگەر بن بە inflammation واتە ئیلتیهابیان هەوکردن. بۆیە ئەو کەسانی کە جۆرێک لە هەوکردنیان هەیە و بە تایبەتی ئەوانەی کە کەم خوێن و نەخۆشی درێژخایانیان هەیە و گومانی کەمی ئاسنیان لێکرێت ئەگەر پشکنینیان بە پشکنینە ئاسایەکانی ئاسن بۆ بکرێت ئەگەری هەیە ئەنجامەکانیان دروست نەبن و گومانمان هەبێت لەوەی کە ئەم نەخۆشانە پێویستیان بە ئاسنەیانە. بۆیە لەم حاڵەتەدا soluble transferring receptor بە حکمیەوەی کە کاریگەر نیە بە inflammation ئەتوانێت ئەو گومانە لابات و ئەنجامێکی دروستمان بداتێ و دڵنیا بین لەوەی کە ئەم نەخۆشی پێویستی بە ئاسنە یان. سمارت وەرچەرخانە.